بینەرانی ئازیز و خۆشەوی دەم کاتتان باش، هیوادارم لە هەرچۆهان ساق و سڵامەت بن. لە خدمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی و هۆتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە هاوڕێ سعید یێگانە ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حیکمەتیز لەسەر دوو مۆزوع کە هەردووکیان یەک لە یەک دڵتەزێنترن قسە و باسەکەین. یەکیان مەسەلەی ئێعدام و کوشتنی ئەمدی دەوڵەتی، قەتڵی ئەمدی دەوڵەتی لە تەی 43 ساڵ حاکمیەتی جمهوری ئیسلامیە یەک ڕۆژ لێ غافڵ نەبوو، ڕۆژانە خوێنی ئەزیزترین کەسەکان دەڕێژێ و ئاگاهانە ئەم ئینسانانە ئێعدامەکە. و مۆزوعی دووەم کە ئەویش بە جۆرێتر دڵتەزێنەوە بازم عاملی 100% جمهوری ئیسلامیە کوشتنی کۆڵبەرانە کە بە تەحسیلاتی عالیە بە دوای لقمەنانێک و تیکەێنان بۆ ماڵ و منداڵیان ڕۆژانە و هەفتانە و مانگانە و لە تەی ساڵە ئەم ئینسانە شەریفانە دەگرن و دەکوژن و بێحورمەتیان پێکەن. پێشەوەی پرسیارەکانە ماوەڕاستەکەمە هاوڕێ سایدی یێگانەگە دەنجی بنەویسی زۆر خۆشاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس دەکەم هاوڕێ ئەبوو، سڵام هەیە بۆ ئێوە بۆ بینەران، فەرموو لە خزمەتە. زۆر سپاس بۆ تۆش هاوڕێ ساید. هەروەکو ئاگاداری بەداخەوە جمهوری ئیسلامی ڕژیمی ئینسانکۆش، قاتڵ، ترۆریست، ئەوەی کە 43 ساڵە هەزاران بەدبەختی بەسەر کۆمەلگای جامعەی ئێرانە هێناویە، متاسفانە و بەداخەوە محەممەدی قوبادلووی ئێعدام کرد. نەزەریەوە سەبارەت بەم جەنایەتە ئاگاهانە کە لە ڕۆژی ڕۆشتنە زۆر فکرشودە دادەنیشن بە ناوی دەوڵەتێکی وەحشی و ئیسلامی، تەسمیمەگرن لاوان و جوانان و خەڵکی بە شەرەفی ئەو کۆمەلگا ئێعدام دەکەن و دەکوژن. ئەم ئینسان کوشتنی و سیکلی و قەتڵ و ئامە تاکەی نەزەریەوە سەبارەت بەم قەتڵە ئەمد و ئاگاهانە چییە؟ بەڵای زۆر بەداخەوە پێشەوە هەلێرە سەرخۆشیەکەم لە خانەوادەی قوبادلوو، هەرچەند ساحکەمان بە زوان کوردیە، زۆر زۆر بەداخەوە خەبەری ئەعدام قوبادلووەکان زۆر دڵتەزێن بوو. دنیا بەخەم بوو بۆ ئەم ئیتفاقە ناگەوارەکە کەفتووە. جمهوری ئیسلامی وەکو هەمیشە بە ئەعدام و کوشتن و بڕین گەرێکە بە حاکمیەت و دەسەڵ ڕەشوەی ئەدام بداتۆمانە. خب سوالەکە ئەوەیە جمهوری ئیسلامی غێرە زەمە چی کردووە بۆ ئەم مەردمە بە تۆرە واقعی؟ تۆ تماشای 44 ساڵ حاکمیەت ڕەش جمهوری ئیسلامیەکەی پەروەندەیەکی ڕەش لە کوشتن و بڕین و زەخت و زۆر و شکەنجە و ئێعدام دەواقع لە پەروەندەیە هەر لە ئەوڵە و هاتە قودرەت وا دەسی پێ کرد خۆی داسەپان بەسەر مەردمە و ئیسەیش بۆ ئێدامەی بەقا و بۆ ئێدامەی حەیات خۆی دووبارە پەنای بردە بەم سیاسەت چەپەڵانە بە کوشتن و بڕین و ئەرعاب و ئێعدام جوانەکان. و قوبادلوو ئەوەڵین نییە، لە یەک ساڵ گوزەشتە خۆوان نەزانین کە چەندی نەفەر بەم ئێتهامگەلە بنیامگەلی معترز بە وەزیەتی کە پێیان تەحمیل بووگە، وەزیەت بە زیندگیان، وەزیەت بە نابەرابەری، وەزیەت بە تەبعیز، وەزیەت بە ژنکوژی، ستەم بەرژن معترز بوون، دەستگیریانیان کرد. ئەمانە شتێکن کە بە قۆڵەکەی تۆ دەوڵەت جمهوری ئیسلامی تەسمیم ئەگرێ، قازی جەنایەتکاریان تەسمیم ئەگرێ کە لە ڕۆژێکی معەیەنە سەرسەب بە قۆڵ معروف بە ئەزان سەرسەب دووارە کەسێتر ئێعدام کەن. هەر لە یەک ساڵ گوزەشتا 100 نەفەر لە خێبەنەکانە کوشت، 100 نەفەر لە ژن و پیاو لاوان وەکو قوبادلوو، و 10 نەفەریان ترۆر کردووە، هەر لەم جوانانە هەم لەم لاوانە کە معترز و ناڕازی بوون و شناسایی کردیان و دەها کردشە شکەنجا کوشتیانەوە. بەلەخەرە بارها باسمان کردگە هەموو حکوومەتەکان دیکتاتۆری لە دنیاوانە، حکوومەتەکان سەرمایەداری لە دنیاوانە یا دەبێت جۆ خەڵک بدەنەوە، جۆ داخوازیەکان بدەن و دوام تاڵباتیان بدەنەوە، ڕفاهیان بۆ ئامادەکەن، ئیمکاناتیان بۆ سازکەن، بەهداشت و هەموو شتێکە وەختێ نەیان کرد
ئەبزاری جوست سەرکوبیان نییە. جمهوری ئیسلامی لەو حکوومەتانەسەکە حکوومەتێکی کەسیف، مەذهبی، مرتجع، فاسد بە تۆڕ واقعی. تۆ تواشای حکوومەتەکە یا ئێدامە، یا شکنجەس، یا دەستگیریە، یا فەسادە، یا دوزدی ملیاردرە، یا ئەوەی کە کەسانگەری وەک خۆیان دروستەکەن و سازمانە دەن و هەرچی پوڵ ئەو مەملەکەتە سەروەتە مەسێکن بەڵقیان، وەک هاشتۆ شابی، وەک حزب الله، وەک حەماس، وەک نیروگەل مەقاومەتی، وەک حوسیەکە. یعنی تۆ وەختی تواشای ئەو 44 ساڵ حاکمیت ڕەش جمهوری ئیسلامیەکە هەرەمانسا، قانونی ئەعدامە، قانونی ضد ئینسانیە، قانونی ئەعدامە، قانونی ژدژنە، قانونی مەذهبیە، ارتجاعیە، قڕون وستاییە، گشتەمانەسا. یعنی تواشای سەرەپای ڕژیمە هیچ خاصیەتێکی بۆ ئینسانیەت نییە، هیچ خاصیەتێکی بۆ ژن نییە، هیچ خاصیەتێکی بۆ جوان نییە. ئەسەن ئینسانیەت لەو جامعە وجودی نییە. لە قوانینەوە بگرێت تا عرف و عادەت و تا فەرهەنگ و هەموو شتێکە. لە نەتیجە ئەم ڕژیمە هەروەک ئەشارەم کرد بۆ ئەوەی کە حکوومەت کات و خۆی داسەپێنێ و ئەمڕۆژ بۆ ئەوەی کە بە بەقای خۆی ئەدامە بدا ئەبزارێکی جوزمە بەدەستەوە نیە. تماشای ئەو جامعەکە شۆڕژ ناڕزایەتیە، ئێعترازە لە کاریگەرەوە بیگرە، ئێعتساب بکات، ئێعترازەکە بخاتە مەسەلەی دەستمزد، معیشەت، بازنشستەکان بگرە، فەقر، هەرچی ڕۆژانە ناو خیابانە، قەڵمەحتەی یەکشەمەگەران ناو خیابانە، دووشەمەگەران ناو خیابانە، ژنان لەبەرچاو، مەعالمان، جوانان، بێکاری، هیچ شتێک لەو جەماعەت سەر جێگای خۆیان نییە بە تۆڕ واقعی. و ئامەڵ گشتەوانە حکوومەت سەرمایەداری مەسەبی جمهوری ئیسلامیە. دروستە دەوڵەتی مەسەبیە، دروستە خەفەقان مەسەبیە، دروستە قوانینەکەی مەسەبیە، منتها لە بنەڕەتەوە حکوومەتە جامعەیەکی سەرمایەداریە کە مەبنای لەسەر ئیستثمارە، ئیستثمار ئەم مەردمە، چ کاریگەر و چ غەیری کاریگەر، بنیامگەر فەقیر، حاشیێنشین لە ئین حەڵە بۆ ئیدامەی دەسەڵات خۆی پەنای بەرگە بە مەسەب و قوانین مەسەبی و ارتجاعی لەو جامعە و بە هەموو شێوەیەک تەلاشەکات ئەو جامعە سەرکوب کە خەفەی کات و مەجموعی ئەمانە. تۆ تماشاکە هەمووی ئیمکانەتێکی نیاگرت سەر نیروگەر ئەمنیەتی، نیروگەر بەسیج، حزب الله، جەندۆڵڵا، سارۆڵڵا، ئەرتەش، سپا، بۆچی؟ بۆی کە مەردمی پێخەفەکە، بۆی کە لە بەرامبەر مەربۆ بێسی، بۆی کە کەسی سەری بەرزەوکردە بات بە تۆقسەریە. نیروی ئەمنیەتی بۆ خۆی دەوڵەتێکە لێنە، قودرەتێکە کەسەگرن و ئەکوژن و شکنجەیەکەن و کەسنی جواب بوو بێ. گەرەکمە بێژم کە قوبادلو ئەوەڵین کەس نییە، ئاخریش کەس نییە حتمەن، بە تا زمانێک ئەم ڕژیمە بێ ئێمە تەک وەزیەتێکی ڕەش ئاوا ڕوبەڕووین و جوانەکانمان خەریکین لە دەسەدەین، ئینسانیەت ئەڕۆیتە ژێر بێ حورمەتیە کردێت. ئمڕۆ دوێکە پێم وایە یەکێ لە پیرەمەردگەرە تارە نە پێم وایە لە چووکەمان چوار چاپەیەک ناو قوبادلوی نووسی گەوتیە قوبادلویانێ ئەدام کرد، بۆ سکوتەکەین، بۆ بێتەنگین، بۆ هاوار ناکەین، تاکەی تر هاوارەکەژی بمگرن نیش بم بکوژن. گەرەکمە بێژم ئەو جامعە دەبێ هەڵسێت ئەلێ ئەم گشتە جەنایەتەکەیکە، ئەلێ ئەم گشتە بێئینسافیە، ئەلێ ئەم گشتە نابەرابەریە، ئەلێ ئەم گشتە تەبعیزە، ئەلێ ئەم گشتە ڕۆژڕەشیە کە بە ئەکسەریەتەوە مەردم تەحمیل کریاگە، دەبێ هەڵسی ئەم جامعە، دەبێ فرەتر لەوە هەڵسی کە لە ساڵ گوزشتە هەڵسا، دەبێ قیام بکەن، دەبێ ئینقلاب بکەن. مەگەر ئەو مەردمە پێیان وایە ساڵتر وەزیان باشوێ، مەگەر پێیان وابێ جمهوری ئیسلامی ئەتوانێت وەزیەت معیشەتیان باشکە، مەگەر ئەتوانێت دەست لە ئەعدام کێشێ، مەگەر ئەتوانێت دەست لە ژنشتی و شتم بەرژن کێشێت، مەگەر ئەتوانێت حجاب لا بووە. 44 ساڵی تر خودی ئەو مەردمە تەجربەیان کردگە، قەدەمە قەدەم تەکەم ڕژیمە زیندگیان کرد هاتکنە بەرەوە، ڕۆژ بە ڕۆژ وەزیەت اقتصادی خراپتر بووگە، فەقیر فەلاکەت فرەتر بووگە، فەقیری فرەتر بووگە، گرانی فرەتر بووگە، ئیعدام فرەتر بووگە، زەخت و زۆر فرەتر بووگە، شکنجە هەموو شتێ فرەترە بووگە، کەم نەوگە فرەترە بووگە. یعنی ئەم ڕژیمە گەرێکی بۆ بەقای خۆی هەرچی جەنایەتە بکەوە ئەم مەردمە ناوێ زەڕێکتەوە هەمیان بێت. من کارم بەسەر ئەو بەشە 10% نییە کە تا ئەم ڕژیمە بەسیج و پاستەر و بەلاخەرە ئایندەی چیان بە بڕشی و بەسیاکە. ئەگەر ڕژیمە سەر نەگون بێ زیندگیانە کەفێتە خەتەر، هەموو شتێکیانە کەفێتە خەتەر. وەری کارم لە 89 میلیۆنە 80% ئەو مەردمەنەکە هەنەژێر فەقرە پشتیان مرد بووگە، زیندگیانی ڕۆژی 10,000 مرد زیندگیەوەدە بۆ لقمەی نان محتاجن. سەم لەو میلیۆنها جوانەکە
هیچ ئایندێک بۆ خۆی ناوێنێ، نەخۆشی هەست، نەشادی هەست، نە شغلی هەست، نەکاری هەست، بە نازانێ مانگێتە چۆن زندگی تامین کات و خۆنانێ دەربێت. قسم لەسەر میلیۆنان کاریگەر لۆ جامعکە هەنە ژێر فەقر خەریک پشتێر بردەوێت، قسم لە تکاوانەسا ئەزانمەوە ئەتراز و مبارزە زانم خۆ ئەیوینی شەڕۆژانە کاریگەری احتسابەکە مبارزەکە ژنان هەروە معلمان هەروە ژنان خەریکن مقاومەتەکەن عەلا ڕەغم توا و زەخت و زۆر و چوزانم فشاگەری کە بۆ ژنان تێرن دەستگیریانەکەن ماشینیان تۆقیفەکەن هەزار یەکلانە کارەکەن قانونیان بۆ دروستەکەن لە مەجلیسا لە شۆرای نگەهبانە کوفت و زەهرمان لە خامنەی ڕۆژی هەزاردانە فتوات گشت ئەمانە ئەکەن وەلی کافی نییە وەلی کافی نییە کافی بۆ بەربەرەکانی لەگەڵ ئەم ڕژی بۆ تعیین تەکلیف لەگەڵ ئەم ڕژیمە دەبێت اتفاقاتی تر گەورە بکەفێ وەک خێزی 1401 کە بەناو ئینقلاب ژینەوە معروفە دەبێت زۆر لەوەتر زۆر توودەیتر زۆرتر بە قدرێتەوە مردم بەیانمان بەخەرە تاکەی ئەم شتە زۆرە بە قەڵەکەیت و تاکەیشە مردم تەحملیکە بۆ چا ئینسان جارێک ئەمرێت و بە دنیاتی جاری زیندگیەکە زۆرکارات چەندێشە مردمە زەژرکەش سپاس بۆ تەوزیعەکانت هاوڕە سایدەر وەکو تۆی ئیشارەت کرد و خەڵکی و کۆمەلگاش دەزانن نەتەنیا و کۆمەلگای ئێران بەڵکە منتەقە و خاوەرمیانە و دنیاش جمهوری ئیسلامی 43 ساڵە یەک ڕۆژ و یەک سەعات لە قەتڵ و کوشتار و تەعەڕوض و 1001 بەدبەختی بەسەر و کۆمەلگایەنەوە و غافڵ نییە بە زۆر سادە بە قەولی مەروو بەیانی ئێدامەکە خۆر هەڵدەدزی و غارەتە نیوەڕۆ ئێختلاسە ئێوارە دەست پێکا شکنجە و تیرنانن بە خەڵکەوەدا و ئەبێ خەڵکی ئەم کۆمەلگا بزانن لەگەڵ جمهوری لەگەڵ ئیسلامێکی واقعی ڕوبەڕوون یعنی ئەوەی کە سەدری ئیسلام کردویانە جمهوری ئیسلامی واقعا نەیکردووە ئەمان بەشێکن لە تکراری ئەو تاریخی 1400 ساڵە کە بەداخەوە زۆر جێی داخیشە دایکی محەممەدی قوبادلو ئەڵێ بیکەن بە خاتری ئیمام عەلی جمهوری ئیسلامی عینی خاتری ئیمام عەلی کوڕی ئەوە کوژێ و کوڕی سەدان و هەزاران خانەوادەی تر ئاوا هەڵقاوی زەکا و ئێدامیانەکە لەم رابطە جمهوری ئیسلامی ئەم خەڵکە منزورمەوە دەبێت تەوەهمیان بە ئیسلام نەبێ ئیسلامی واقعی ئەوە کە جمهوری ئیسلامی بەڕێوەیە با 43 ساڵە و پلەیەک لە ئیسلامی جمهوری ئیسلامی ئیسلامی تر ئەوە کە داعش لە عێراق بەسەر یەزیدیەکانی هێنا و ئەوە کە سەدام حوسێن 200,000 ئینسانی ئەنفال کرد بە سوورەی ئەنفالی قورئان کە لە ئیسلامایە دەرنەتیجە خەڵک نابێتی بەم بڵێن ئەمە ئیسلامی واقعی نییە ئیسلامی واقعی ئەوە لەوا جمهوری ئیسلامیەکە و دەرەجەی خراپتریش بەسەر خەڵکی دێنێ ئەینی ئەوەدا پرسیارەکەی من لەم رابطە لەگەڵەوە لە رابطە لەگەڵ ئەم هەموو وەحشیگەری جمهوری ئیسلامی خەڵک دەبێت چ بکەن چۆن دەبێ هەوساری جمهوری ئیسلامی بکێشن بۆ ئەوەی لە سەعات و دقیقە و ڕۆژ و هەفتە و مانگ شایدی ئێعدام و کوشتن و حەڵقاویزی ئینسانای شەریفی ئەو کۆمەلگا نەبین چه ئەرک و وەزایفێکەوێتە سەرشانی على العموم خەڵک نەتەنیا خانەوادەی ئێدامیان یا ئەو کەسانە دڵە تەپێیانە منداڵەکانیان لە لیستی ئێعدامان ئەمڕۆ ناسبەیرێ و دووسبەی و سێسبەی و هەفتەی ئایندا ئێعدامەکرێن جیان لەمانەکە لەو لیستەدان خەڵکی بە قەولی تۆ بکرد ئەم کۆمەلگای 8 ملیۆنیە 5 ملیۆنی کە لەگەڵ جمهوری ئیسلامی لەسەر سفرەکە شەریکن ئەرک و وەزایفی ئەم 8 ملیۆنە چییە لە مخابل ئەم هەموو وەحشیگەریەدا دەزانین چۆنە نە ئێمە هەڕێ ئابوو دنیا بەدەست نەوەقعەن تەنیا مردم ئێران نییە ئەسڵەن کارگەرێک جمهوری ئیسلامی کە تروریزم تەقویت تروریزم و ئیسلام و ئیسلام سیاسی لە منتەقە خب ئەفکار عمومی دنیا تۆ تماشاکە وەختەوە ئینقلابە دەستی پێ کرد قیام دەستی پێ کرد 1401 چ تەئسیرێکی بوو بەئێستا لە ئەفکار عمومی دنیا واقعەتەکانی جددیدا لە ئەفکار عمومی کە فرە کەس پێیان وا بوو بالاخره تەک ئەم جا ڕژیم جمهوری ئیسلامی ئەچێ تاوەجێگە بە ڕژیم جمهوری ئیسلامی هەڵەگەڕێتەوە خب هەرچیک لە مۆرد خراوی بێژین کەممان وتووە یعنی ئەو ڕژیمە هیچ خاصیتێکی نەوگە بۆ بەشەریەت بۆ ئینسانیەت تقریبا بەحسی من لەسەر ئیسلام سیاسی لە قودرەتە کە سەنعەتە ئەبزارە بۆ ئەدامی حاکمیەت بۆ ئیستیسمار بۆ تەحمیل نابەرابەری و تەبعیز لەو جامعەوەمانە تاوەجێگە بە مردم هەڵەگەڕێتەوە خب
ڕژیم جمهوری ئیسلامی ڕژیمێکی زۆر وحشی واقعاً من بارها باس لەم تریبۆنەوە کردمەوە 44 ساڵە سەرمایه‌گوزاری کە بۆ ڕۆژی کاوە سەرمایه‌گوزاری بۆ معنە کە توا و اقتصاد و ئیمکانات و مەملەکەتیە دانیاگە لەسەر موشک و ئەقدامات ئەتۆمی و نظامی و سپا و بەسیج و لە خارج مەرزەکانیش ئۆزانین کە ئەم نیروگەر وابەستە بە خۆیان ئێستا نیروگەر مقاومەتی سازمان داگەومانە بۆ چنین ڕۆژی سەرمایه‌گوزاری کە جمهوری ئیسلامی خاص زانێ بەخەرە ئەم جامعە ڕۆژێک ئەمە تحمل ناکات و بەخەرە هەڵەچێتەوە قیامەکە انقلاب بکاتومانە لەمیجا لە بەرامبەر ڕژیمێکی ئاوەحشیەوە تەبیعەتەن تۆشی بە قودرەتەوە بیتەمەیان ئێمە لە توول تاریخە فرێک حکوومەتگەر دیکتاتوریمان دیگە کە بە وسیلەی خودی مردم بە قیام مردم بە انقلاب مردم وەختی میلیۆنی هاتکنە خیابان دەستیان کردگە بە ئەتراز قەت ئەنەمیان کردگە توانی یان ڕژیمە بڕۆخنن نمونەگەر زۆرس ئەمەچە ممکنە ئەمەچ ئیمکانە بە نەزەر من خیزش انقلابی 1401 بە تواو کەمبوودەکانیەوە یەکێ لە کەمبوودەکانیەوە کە واقعاً زۆر تودەی نەبوو ئەترازی زۆر وەسیع بوو هەمە جانبە بوو بە تایبەت نەخشنان جمهوری ئیسلامیان بە شدەت حەفشا قاردەوە بارها خۆی ئیسلام ڕژیمیان وتیان ئێمە انقلابی و کەتوانێت لەخەرە ڕژیمە سەرنگون کە منتەها کافی نەبوو شاید حتا پەشیرۆ جوانیشە پیان وە بوو واقعاً بەی کە سینەیان سپەر کرد هاتنەمەیان بێمەهابا 3 مانگ 4 مانگ شۆڕژ ئەترازیان کە پیان وە بۆ خەم ڕژیمەتەکە مۆجاچێت وەلی خۆ تەجربەی ئەم دەورە نیشانی دەکە کافی نییە و ئەو جامعە دەبێت سازمان یافتەتر بە قودرەتێکی تودەیی وەسیعتر و شکەنەندە کارێک بکە واقعاً جمهوری ئیسلامی دەتوانێت سەرڕاستەوە بکاتەوە لەم دۆرە خێزیشنەکە خۆ فرەکە شناسایی کردیە سەدها هەزارە نەفەر گیریان و قوبادوویەکی لەو کەسانگە لە لەو سری بنیان وە جوانگەلا بوو کە شناسایی کردیە دەستی کردیەوە ئەدامیان کردووە فرێ کەسانگەر تروانە خۆ لەم دۆرە خێزیش انقلابی خۆ تجارە فرێ هەست جامعە هەم جامعە هەم کاریگەران هەم ژنان دەبێت گشتم تجاربگەرە کۆکردێتەوە دەبێت سازمان یافتەتر دەبێت بە قودرەتێکی ترۆ بێتمێن واقعاً هیچ چارێک نییە و نهایەتەن من پێم وایە ڕژیم جمهوری ئیسلامی فقط بە قیامە مصالحانە توانێت سەرنگون بێ یعنی تواو تجارب تاریخی قیامگەر و انقلابگەر واسە تۆ لە وڵای اعتراضات دەست پێکە یەوەش گۆرا بێتەوە ڕشتەکە مردمگەری متۆهم پێوەسە بن ملحەقە بن یا کەسانگەری بە قەول معروف هێژن خاکستەرین یەوەش داشڵەکەن محافزەکان یەوەش داشڵەکەن وەختی قودرەت مردم بوێنن محافزەکاری و خاکستەریمانیشی واقعاً نامێنێ ئەوانیش ملحەقە بنەوەوانە طبقەی کاریگەر دەتوانێت نەخشێکی زۆر گەورەی بێ بە نەزەر من تاریخەن نیشانیدا حداقل انقلاب 57 نیشاندا یعنی طبقەی کاریگەر بە احتسابات وەسیع و گستردە و ئەمانە ئەتوانێت نەخشێکی زۆر تعیین کۆرەندەی بێدا شکانن پشت جمهوری ئیسلامی لە بابەت اقتصاد و ئەم جۆرشتکەرەوە کافی ئەمانە 1 هەفتە 10 ڕۆژ شێرگە نەفت بۆسن وەکەوانەکە انقلاب 57 بستیان کافیە 10 ڕۆژ احتساب کەن احتسابەکە سەراسەری بێ و بە هەم پێوەستە بێ ئەگەر لە نەفتە احتسابەکرێ ماشینسازی جوایی باتەوە گەر ماشینسازیەکە لە مەعادنە جوایی بدەنەوە گەر لە مەعادنایکە هەفتەپۆ و گروفلا جوایی بدەنەوە زۆبەهان ئەسفەهان جوایی بدەنەوە ئەمانە ڕێگە هەرگەرێکە بە نەزەر من بۆی کە تۆ بتوانیت بربەرەکانی کەی دەڕژیمە یەک بەر بێ ئەدام و ماشین کوشتار جمهوری ئیسلامی بگریت دەستی کۆتا بکەیتەوە لە گرتن و بڕین و زیندانی کردن و شکنجە و نهایەتەن بە قودرەتی وا دەتەوێت کە تەکلیف خۆی تەکەڵ ڕژیمە ڕشن کردو ئەگەر ئەم جامعە بە نەزەر من کە من پێی وایە موازم 89% جامعە بۆ نەتیجەگەی کە تازە خێر جمهوری ئیسلامی خۆرگەسەوە 44 ساڵەکەین تەرجوبەیەکەن ڕۆژ بە ڕۆژیان زیندگیان بە نابوتی نزیکتر بووەسەوە فەقر و بەدبەختی و اختناق خۆیتر بە بەجێگی خۆی ئەگەر بۆ نەتیجەگەیگەن کە من پێم وایە واگەیگەن لە ئەقڵ جامعە وایەژێت 96 وا بوو 58 وا بوو 20 وا بوو 97 وا بوو نیشانێندا کە ئەم مرد مختتنە بۆ مانەسەکە ئومیدی جانیەتر تام ڕژیمە بێت و بەخەرە گوشایشی دەستنیکیانە بۆ وجود بێت لە نەتیجە نظر من هەموو
ئەقشار و هەموو جنبشکە اجتماعی لە کاریگەر و بیگ لە ژنان معلمە بنەچون دەست بە دەستیەک بۆ قودرە دەفرێتەوە بێنەمان وە بەخێر نهایەتن تەکلیف خۆیان تەکەم ژەڕەشی وا ڕۆژ نەکەن وە پایان بدەن بەم ئیعدام و بکوژ و بە بڕ و زەخت و زۆر و فەقر و بەدبەختی کە واقعاً بنیام هەرچی بیرەکاتەوە مردووە هاتکنە تەنگیتە هیچکیان بۆ نەماگرسە ڕێگەیەکتر نییە واقع. زۆر سپاس بۆ تەوزەحەکانت هاوڕە سعید. ئەمە مەسەلەی ئەعدام و قەتڵی عەمدی ئاگاهانەی دەوڵەتی لایەکتری شۆ بەداخەوە وەکو لە تیتری بەرنامەکە ئێلامم کرد کوشتنی کۆڵبەران کەوانیش بە ئەکسەرەن بە تەحسیلاتی عالی لە ڕشتەهای مختلفە حتا ئەرشەد و کارشناسی متاسفانە بۆ پەیداکردنی لوقمەنانێ گیانی خۆیان لەسەر دەستیاندا ناوە و جمهوری ئیسلامی ئەوەشیان پێڕەوا نابینێ و هەمیشە شاهدی ئەوە بووین و بارەها لەم تلیبۆنەوە ئەمەمان ڕوو بە جامعە ئەلام کردووە کە جمهوری ئیسلامی دەست لەوانش ناپارێزێ و هەنگاوێ بەولاتریش و ڕۆیشتون وەکو گروههای ترۆریستی نیابەتی جمهوری ئیسلامی ئەگەر لە منتەقە خەریکی ترۆر و ئینسان کوژین ئەم مەوردەشیان متاسفانە لە مەرزی وابزانم ئەگەر اشتباه نەکەم باشماغ لە کوردستانی عێراق بە تەریقی مەرزبانانی ئەقلیمی کوردستان تێدادێتر کۆڵبەری هەژار و نەدار کە جمهوری ئیسلامی عاملی ئەو وەزیەتە سەختە پیان بۆ لوقمەنانێک دەستگیرە کرێن بێحورمەتیان پێکرێن شکنجە دەکرێن و حتا سەریان ئەتاشن یعنی تا ئەم حەدا حەزەکەم لە زبانی تۆ ئەم ماجرا چۆن بووە ئەم داستانە چۆن بووە و خەڵک لە مقابلی ئەم بێحورمەتیکردنەی ئاشکرا بە دەستی مەرزبانانی کوردستان دش بە کۆڵبەران چۆن یەبینی و دەبێ خەڵک چ بکەن لە مقابلەم تەجاوزە ئاشکرا و بێحورمەتی کەشان بەشانی جمهوری ئیسلامی بە کۆڵبەران ئەکرێت. بەڵێ هاوڕێ عەبوو حتمەن تویش فیلمەکە دیگە هاوڕێ سعید 5-6 دقیقە زیاتر وەختمان نەماوە فەرموو. بەڵێ قسەیەکم زۆر کۆتا بکەم حتمەن تویش فیلمەکە دیگە تەلەڤیزیۆن ڕوودا و هین ئەقلیم مساحبەیەکە کاتێک ئەو چەندانە گەنجا کە دەستگیر کراون بێحورمەتیان پێکرا شکنجە کراون دوای سەریانیان تاشیکە فقط بە جرمەوەیەکە کۆڵبەریەکەن و گەلێکیان نقبینلان فەرهەمکەن بۆ خانەوادەیان نازان بنیان بێژی چی واقعاً زۆر زۆر شەرماوەرە من تواشەم کرد دڵم داکەفت واقعاً لەم گشتە تەحقیر و بێحورمەتیەکە بۆ گەنجانە کردێت نازان وا گەلێکیان جووە موشەکان جمهوری ئیسلامی دەنەوە کێخن بۆ قلیم دەبێت شەرم بکەن دەبێت خەجاڵەت کێشن نیروگەر مەرزبانی دەوڵەت ئەقلیم کوردستان کە ئاوا لەگەڵ کۆڵبەرانە ڕەفتارەکەن ئاوا غێر ئینسانی ئەوە ڕەزیلانە لە واقع ڕەفتار لەگەڵیان ناکەن. خۆ لە جامعەیەکە کە فەقر هەست بێکاری هەست بەتایبەت لە کوردستاناتە کە ئیمکانکار هەتا نسبەت باقی شوێنەکان زۆر زۆرتر کەمە خۆ ئەو مردمە گوناحیان نییە دەبێت تەلاشکەن لوقمەنان تەهیکەن بۆ خۆیان و کۆڵبەری بۆ دەلیلە بە دەلیل بێکاری بە دەلیل فەقر لە جامعەی کوردستانە بگە بە شغڵێک کە هەزاران جوان بە قەوڵەکەی تۆ لە دانیشتووە مەحەسڵ بیگرە لاوان 16 ساڵە 14 ساڵە ژنان ناچارن بۆ ئەوەی کە معیشەتیان تامین بێ خۆیان بن لە ئاواگر خۆتیش زانیت کە مردمیشە زانن ڕۆژانە هەر بە وەسیلەی مەرزبانان جمهوری ئیسلامی پاسدارگەر مرتەجا نیروگەر جمهوری ئیسلامی لیانەدەن ئەیان کوژن زەخمیانەکەنەوە تایسە سەدها کەس هەزاران کەس لە کۆڵبەران بەدەست نیروگەر جەنایەتکار جمهوری ئیسلامی لە مەرزەکانە کوژیان فقط گوناحیانە وەسەکە بۆ لوقمێنان وەخت سوخت بەران لە زاهدان و بەلوچستانە فقط بۆ لوقمێنان بۆی کە زیینک مێنن بۆی کە معیشەتی مناڵیان تەئەمینکەن خۆیان هەن لە ئەواگر ڕۆژێکشنە سەر مینە ڕۆژێ پاستار تەقەیان دێکە ڕۆژێ لافاوەیان بە ڕۆژێ لە نەژێر بەفرێک گیانیان لە دەدا ڕۆژێ لە کێفەکان و سکوتەکە تێنە خوارەوە و ڕۆژێک هیچ کەفنی گیر مەرزبانان ئەقلیم کوردستان دەستگیریانەکەن ئەیان خەنە زیندان نانوایان پێنادەن شکنجەیانەکەن سەریانە تاشن و ئەوە تەحقیریانەکەن و بێحورمەتیان پێکەن ئەمە چه دنیایەکە ئەمە چه نظامێکە ئەمە چه وەزیەتێکە کە ئینسانێ فقط بەخاتەوەی نوقمێنانێ هەزاران بەدبەختی کێشی گیانی خاتە خەتەر ئەوە ڕەفتاریشی تەکاکەن واقعاً زۆر شەرماوەرە
معلومة مقصر جمهورية إسلامية، معلومة مقصر أقليم كردستان، معلومة وشرائط كبا أكثريته مردم كريكار وزحمة كشة تحملني وقت كارني وقت زندگيني وقت أسعيشني تو ناشاري بلا خلف نابوي بيتو وتم بمشغلانك هر ثانية هر قامي أرون خطر لواقعك قول معروفة جداني وتي للرج أشمدر ولا مالو نازل كشوا قرمو مالو يانا يا رم ملبينا يا كف مخوارة ويا ليم تقاكن أم كجن شراتي زورنا لبارو زور سختة هلا قرأتوا بالجمهورية الإسلامية تبعة أميشا هر بموازيتك لا إيرانا توزيح ما دا تويش قصتك منيش قسم كرفتي هس تا زمانك جمهورية إسلامية بيت كولبري وسختبري هس بدبختي هس وبيشارجي هس بيكاري هس فقر هس دبي كولبرانيش وكو همو إنسانة كانت الجامعات لاش خوان كانت لاش خوان بموازيتو نجات بل تشكل درسكن عن خو هزاران إنسان كولبرن بخوي قدرتكن بخوي نيرويكن واقعا كحصنوا عليهم وزيته تشكل درسكن أنجوان درسكن شورا درسكن هر شيء درسكن بالاخره تلاش كنا وانيش بس ام خويا ودسم وزيته نجات بدن چني سختي چني مرارت ام زندگی چني ارزشيز بنيام شورج بمترسيه وزندگی کا تحقيري كان لي بند بتكشن منال بي باوكن خانواده بي سرپرستكن تاكيتر راسيتيت اما هز ايتر ام وزيته هز تا زمانك الرجيم الجمهوري الاسلامي هز ويچلو لو اقليم كردستان دسيان خوش بيت اقليم كردستان حكومه كان واواتتك كولبرانا رفتاركن واقعا شرمزارش الشرم كان او دولته او نيرو قالوا او قانونك او رفتاركن نقل او لنجانا جنجانا كفريكول بديو برحال ومعش خوين تلاشك زۆر سپاس هاوڕە سعید وەختەکەمان تەواو بووە سپاس بۆ تۆ داکانتەوە بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا ممنونم هاوڕێ دەستویش خوش بۆ تۆش بینەرانی ئازیز و خۆشەویست ئەمە وەزیەتێکە کە جمهوری ئیسلامی 43 ساڵە بەسەر ئێوەی هێناوە و لەتەی 43 ساڵە ڕۆژ بە ڕۆژ لە هەر لاوێکۆ چاو لێ بکەین وەزیەتی ئەو خەڵکە و گرفتاری و هەژاری و نەداری و دەربەدەری و کوشتن و ئێدام و قەتڵ و شکنجە و سەنگسار زیاتر بووە و باشتر نابێ ئەمە لە حاڵێکا لە جۆغرافیایەک بە ناوی ئێران کە 8 تا 9% سەرمایە و سەروەتی دنیای هەیە و 1% جەمیەتی دنیای هەیە دەکرێت لەو وڵاتەدا ئەگەر لە پوڵ و پارە و نەوت و سەروەت و سامان چاو لێ بکەین و حەسابی بکەین دەبێت باشترین ئستانداردەکانی دنیا بۆ خەڵکی ئەو کۆمەلگا تامین بکرێ بەڵام تا جمهوری ئیسلامی و نظامی سەرمایەداری لە قودرەتایە ڕۆژ بە ڕۆژ وەزیەتی ئێمە خەڵکی ئەو کۆمەلگا 80 و چەند میلیۆن خەڵکی ئەو کۆمەلگا لەوە خراپتر و نالەبارترە بێ لە هەرچوو هەن ئارەزووی ساخی و سەلامەتی و سەرکەوتنتان بۆ دەخوازم